جای فلاشای استانا وچلم فلاشای استانا وچلم دوری رفیقانی نشان وپلم إذا الموالي ضمي يقريان ميزامي يتعرض متري إذا بوي لمي لمي يجاي عرولي وانمي كلو وراه ينمني بالله كدي ضلبي خويرانو وتعمل دمو أغمى بين وأجيام ويسمي ما يلدي إخوامني ضلي وأني إذا أسواني توي يشعوي وضران إمام باشي خوي گوندی میرا و گوندێکی پڕ دانیشتوان و ئاوەدانە زۆربیان بە کشت و کاڵ و باخداریەوە سەرقاڵن لە وەرزی هاویندا گوندەکە جێدەهێڵن و دەچن بۆ ناو باخەکان دواتر لە وەرزی پاییزدا دووبارە بۆ ناو گوندەکە دەگەڕێنەوە دانیشتوانی ئێرە 1300 کەسن لە 350 خێزان پێکاتون ئەم گوندە سەر بە هەورامانی ژاوەرۆیە و 50 کیلۆمەتر لە شاری سنەوە دوورە لە ڕووی داریەوە دەکەوێتە پەخشی سیروانەوە ئاو هەوایەکی مام ناوەندی هەیە هەریەکە لە گوندەکانی نیەر شیان تەنگی سەر دەبن بە دراوسەی بەرهەمی باخەکانی ئێرە توو فەرەنجی تووی درەختی گوێز جێڵاس هەندگیر و هەنارە ئاوایی مێراو سەر بە ناوچەی ژاوەڕۆی شەرقی کە بەخشی لە هەورامانە حەساوەوێت لە تەواوی بەخشی سیروانی شاری سنەس کە لە 50 کیلومتری شاری سنە واقع بووگە جەمعیەت ئاوایی مێراو تقریبان 1200 تا 300 نەفەرە باڵە بەر 330 تا 350 خانەوار کە بە سوورەتی فەسلی جەمعیەتەکەی زیاوێت تا 1500 نەفەری جەمعیەتیە ئاو هەوای ئاوایی مێراو تقریبان معتەدڵە ئاو هەوای فێنک و قەشی گێز لە تاوسانە لە زوسانی هەر ئاوای قەشەنگە تقریبان ئاوایی مێراو هەمجەوارە تەک ئاواییگەر نێر و تەنگیسەر و شیان و گەلێن و وەسێگەرە ئاوایی مێراو کانیگەرێ کانیاویگەرێ متعددی هەز کێفگەرێ متعددی هەز کە گەردشگەر جەز بکات لە هەمجەواری تەک شیانە قازی بەکر و مێرگەڕەش و تەکمجواری تەک تەنگیسەرە ئەمدە مەحسوڵات ئاوایی مێراو تووەفەرەنیە بە تووە کوردیە دارتووە گوێزە ئەوانە مەحسوڵات ئەمدەی ئاوایی مێراون گێڵاسە هەنجیرە مەحسوڵات ئەمدەیەن مەحسوول هەناریی ئەمدەست کە هەروە لە هەوراماناتە مەحسوول ئەمدە حەساوی لە مێراویچە هەرو مەحسوولە بە سورەت ئەمدە بفرۆش ئەگەیت کە ئەمدە مەحسوولات ئاوای مێراویچە هەروە بافت ئاوای مێراویش لە قاعدەیەوەی کە هەورامانات بە سوورەت پلەکانیە مستەسنا نییە ئاوای مێراوی لەو قاعدە مستەسنا نییە و بە سوورەت دار و کاگڵ و خشت و لەوانەیە استفادە بووگە بافتی فرە بە ئەرزش و قەدیمی هەست کە ئەتوانێت لە زمینەی جەزبی گەردشگەرە فرە مفید بێت کە ئیشەڵا ئەقدامگەرێکیشمان ئەنجام داگە و بتوانین تەبدیلکەین بە ئاوایی گەردشگەری ئەکسەریەت ئاوایەکان ژاوەڕۆی شەرقی هەورامی زوانن وەڵێ مێراو لەم بێنە چەند ئاوایی کە مستەسنان مێرا و تەنگیسەر نزاز سۆرانی زوانن وەڵێم لە کنارەوەی کە سۆرانی زوانن بازی کەلیمەگەر یا کە کانیاوەکان یا کێفەکان یا بازم لە
زوان هۆرامی و گیریاگە مەسەڵەن کانیگەرێک ماز کانی هانەتایانی پێژین کانی هانەکەڵانی پێژین باخێکمانست دگاگای پێژین ئەوانن لە زوان هۆرامی و گیریاگەن کە بازم هەڵەگەڕێتەوە بۆ منتەقەی هۆرامانات. میراو لە ناو کوردەواریدا بەو کەسە دەوترێت سەرپەرشتی ئاودێران و دابەشکردنی ئاو دەکات، بەڵام لە هەورامانی ژاوەرەوەدا بە گوندێک دەوترێت میراو. ئەم ناوەش لە ناو زمانی کوردیەوە هەڵقوڵاوە و واتایەکی سادە و ڕوونی هەیە. بۆ چوونێکی تریش لە ئارادایە و پێی وایە ناوی میراو لە میحرابی مزگەوتەکانەوە پەیدا بووە. مێژووی مزگەوت لە ماواییەدا هاوکاتە لەگەڵ مێژووی دروستبوونی گوندەکەدا و بۆ سەرەتاکانی ئیسلام دەگەڕێتەوە. ئەوەی کە ئێمە لە دەم قەدیمیگەل و باوک و باوە و باپیر خۆمانەوە ژنەفتێکمانە هەڵەگەڕێتەوە بۆ حتا چەند ساڵێک بەر لە ئیسلام. ئاوایی مێراوە بافتێکی هەست بافتی فرەقەدیمیە بە پلەکانیە جز و منتەقەی هەورامانات چۆنە ئەمیش هەرواسە. بە دەلایل ئەوەی کە هەڵەگەڕێتەوە بۆ تاریخی قەدیم ئێمە شەخصگەلێک ماز بە ناو پیر مەحەمەد، بە ناو بابا عەبدەڵا، بە ناو شخصێترما هەز خاپەریمانی پێژن. بەم دەلایلگەلە مێراو تاریخیەوە مێراو معنای بە ئەوەسە شتێکە منکی خۆم نەسەوات مەزدا بێژم خوندگمە لە تاریخان وەلی بەدەم قەدیمیگە لە ژنەتما هەڵەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ێژن مێراو یانێ بە معنای فارسی میحراب یانێ منبەر. بە زوانی کوردی خۆشمان معناویانێ مەسەڵەن منتەقەی کە ئاوەڕوو بووگە و لەم چەمێک مال بە ناو چەم دەڕوان قەدیم ئاوایی لێ نابووگە ئاوەڕوو بووگە بە ناو مێراو ئابم جۆرە تشکیلیادا. بە دەلایل ئەوەی کە ژین مێراو بەر لە ئیسلام وجودی بووگە شخصگەرێکە لێرە فوتیا فەرموگەیسە ئەمانەیەکی ئیشارەم پێکردن ئەم چەندانێ شخصە بازم چەند شخصگەرێتمان من ناویان لە خاترمانە. بەو دەلایلە ئەوانە ئینسانگەلی بووگن مسلمان و مۆمن هاتکن بۆ لە تەواو دنیا هەنەک منتەقەیمە هاتکن بۆ ئێرشاد بە ناو ئیسلام ئیسلامکردن مردم. لێرا بلاخەرە یا شەهید بووگن یا خۆیان فوتیا فەرموگە ئەسپەردە کریاگەن. بە ئەم دەلایلگە لە ئێمەژین تاریخ مێراو کۆنە و تاریخی کێز مەسەڵەن بەر لە ئیسلام. من کێ فکرم نای وەلێژن مامۆستاکمان بووگە بە ناو مامۆستا مەڵا قاسم فرە عالمێ گەورەیەک بووگە، مامۆستایەکمان بووگە بە ناو مامۆستای مەڵا عیزەت عالمێک فرە گەورەیەک بووگە. مەسەڵەن کەسگەلێ ترما بووگن من کێ ناویاکێ لە خاتمان یە فکرم نای بۆیە وەلێ بە شتێکە ژنەفتمە ئەم چەند کەسگەلە بووگن عالمێ فرە گەورە و پیاک خازگەلی لە مێراوە وجودیا بووگە. ئاوایی مێراوی من لە تەک ئاواییگە لێ پاڵدەستمانە چەند ئاوایی هەن لە پاڵدەستمانە وەک نیەر کێ کاگە ئازاد پێ ئیشارەیەکە گەلێن وەسیگەل دۆڵا و ئەمانێکی هۆرامی زوانن بەحث بە ئەوەیە کە ئێمە شوێنگەلێکمان هەن ئیشارەیە پێ کردیا وەک هانەی تایر هانەی کەڵان مەسەڵەن مەسیرێک ماز بە ناو تفەنێرێ ئەمانە بە ئەم معنای مێراو هۆرامی زوان بووگە لە زەمانی زووە لە زەمانی زوان مێراو هۆرامی زوان بووگە وەلی ئایسا ئێمە سۆرانی گەلێکی وبارەوێت خوا کەسێکەم دێگیان ناوەسێ روانەوە دێگیان ناوەسێ روانەوە یێداوی وتەژەرێ ئەوان کەسێکەم دێگیان ناڕوومەڵێ خێزانەوە دێگیان ناڕوومەڵێ خێزانەوە. گوندی میراو یەکێکە لەو گوندانی لە ناو جوگرافیای هەورامانی ژاوەرۆدایە. کۆی تەلارسازی گوندەکە بە هەمان نەخشەی گوندەکانی هەوراماندا ڕێژراوە. ئەوەی ئەم گوندە لە گوندەکانی هەورامان جیا دەکاتەوە کەرەستەکانی بیناسازیە. خانوەکانی ئێرە لە جیاتی بەرد بە خشتی قوڕ دروستکراون. ئەم خشتانە زیاتر لەو گوندانەدا بەکارهێنراون کە لە پێدەشتەکاندا نیشتەجێن. وەگە و گوندانەی لە دەشتی گەرمیان و شارە زووردا بەرچاو دەکەون. لە ئێستاشدا بەهۆی پەیدابوونی کەرەستەکانی وەک خشت و بلۆک و چیمەنتۆ
هێدی خانوەکان گۆڕانکاریان تێدا کراوە و سیمای گوندەکە بە شێوەیەکی نوێ بنیاد کراوەتەوە. 40 ساڵە لە مێراوە بەنگای یەکەم خاس و خراوێتتر هەر کارێکە دابێ بەرم بەرگوزارم کردە ئایا خاز بوو بێ یا خراو بێ. ئەوەڵی لە خشت کاڵ ئیسەفادە ماکردەوە، ئەم خشتە کاڵە هەرگا ئیسیفادە ماکردگە و بازم لەم کوچکیچە هەر قەدیم دەرقەدیم هەر بووگە ئیتر ئەم کوچکیچە بەخاتر ئەوەی کە ئەم هارەکانێت تێخسکە وەسڵی بەرنەوێ ئەم ماڵە بڕخۆێ مزەڕەتێ بێری بۆ خانەوادەی مردم یا بەنگاکە خراوکەن یا شتێ بێ ئاوە. ئەم هارەقەمانێت تێخسکە و بیلاغەرە مێخ ماکردگە بەخاتەوە محکەم بێ نێتە دەشتە و بە فروبارانی فرە بووگە و دایە مەسەڵەن لەم دیوارە ئەو هارەقە بەر ئەو بە فروباران یەگرکە. ئیتر ئەم خشکاڵیچە ئەوەڵە و قەدیم هین نەوگە ئەم مەساڵحەی ئاجۆر و بلوک و ئەمانە نهاتکەم ئاوایە هەر نەوگە لە عەزەڵ بووگە وەلی ئەوە لای ئێمە نهاتکە. لەم خشتەکاڵە ئیسیفادە ماکردێتدا ئەم ئاجۆر و بلوک و ئەم حەسا و کتاوە هات بەرەو بۆ مردم. ئەمە کەسێ ماڵێکی کردایەتەوە ئەڵبەت هەر زیا و کەم مردم بووگە لە دۆڵەمەنیا و لە گایە کەسێک ماڵێکی کە کردەوە دانێتریش ئاهات مەسەڵەن ماڵێکە کردەوە لە پاڵیا جێگە دەستی نەو بان ماڵەکەی کاتەوە ئەو دانەکە ئەوێ تۆ بێ بان ئەم ماڵ منە قەیناکە بیکەرەوە بە ماڵ بۆ خۆ جا لەوە دووە ئەو ماڵەکە ئیتە ئەیکردەوە بۆ خۆی ئەوە بە هین خۆیتەوە لەسەرەوە دانێک بوو لە ژیری چۆ بیلاژێ هین من بوو وەڵا ئیتر نێجە گیریانیەک خەدیم وەلی ئیسە ناڵن مەسەڵەن سانتێک ئیزافە کاورە چێناو خاک یەکترین پلەیەکی تر دو تەبەقەیە لیا تر مەگەردەی ئەیهامی سێ تەبەقە هەنەوە چونم خشتە و بەرگای ناگرت دو تەبەقەیە لێرایتر بووی بەرداڵانێکی بوو مەسەڵ بەرجەوەنێک ئەوە تیای سیفادەیەکە لە تاوسانە لە پاییزە ئەوێکی تر مین ماڵیات و جێرخان و گەلەخان و شتە بوو لە ژێرەوە تەوێڵە بوو بۆ ئۆڵاق و حیوان و شتە ئەیاکردنە خۆی چایتر بەرکەی ماڵیا بوو بە تێمانێک دروست یا ئاکردن قەدیم تێمانەکە بەرگەی سەرمای ناگرت ئەرسم کرد بە سۆرۆ هەڵیا ناوی بە گووی بیلاتش بیگا هەڵیا ئەناوی بە خاترە کە زوقم نەچێتەوە بە قورعان خۆمە ماڵما بوو ئالەگرا ئێمە شەخسن خواوەکیل تێمان ماکرد و لە بین تێمانەکانە و گەڵا خەزان پاییز مەخانی بوو بە کونای هینەکەەوە دیوارەکەەوە ئیسە ئەمە جادا ئەمە تەلەفۆن و ئەمە گاز و ئەمە نازانم ماشین و ئەمە بەرخ و ئەمە خاس و خراومە بۆ هاتکە وەڵی تر بێژم وەختش مەخراوە تاوان هیچ کەس نیە تاوان ڕۆزگارەکەس گووە تەقەزایەوە ئەلان کیسێ سیماناتکە 7,000 من مەسەڵەن ئیتر ئەو ڕۆژەوە ئاوا بوو ئێمە دارێک ماخست ناو ئەو دیوارە هارەقەیەک بە خاترەوە بەرگەبی شێ سیمانی تێکەین ئیتر دوعا بە ئەمرەکەیتەوە وەحس ئەوەڵۆ قەدیم ئامە بوو ڕانمایتە ئاوێتە بوو ڕان ئەماوایە گشتی یەک ڕان بوو ئاهاتۆ لەو بانگەلەوە خەفت خۆ نەماکرد بیلەتەش بیگەلەخان وەڵای سە شۆ حیوانێ بە دەرەوە بێستە بێخوا منتەقەی هۆرامانیش خۆ من عەبووریم نەکەی نەچوو بووم وەلی ناو ماوەڕۆشتا دیگمانەوە ئەو سەختە لەگرەوە ماڵێکە دروست کردگە ماڵەکە ڕێگە نەوگن سەر بووگە دە پلە 20 پلێداگە لێدا چووگە بان تەبەقە تەبەقە مەسەڵەن هین ئەو دانەکە جیا بووگەسەوە هین دانێتە چووگەسە بان خوار و ژووری بووگە بەڵام ئیسە ئەم ئاوای ئێمە نەوگە مەسەڵەن 10 پلە خوا سەر بە یەکچەی بان هەر بووگە 5 پلە ئاوا 7 پلە 2 پلە 3 پلە بووگە پەنجەی نیاگە قەدیم ئێمە دانێکمان بوو بەناو ئۆسا جوبرەیل ئەو بەناو لەم ئاوایە ئیتر ئەوەڵ بەنایە ماوایە من دا ئەوە هۆشم تێ لە شۆنەوە دانێ بوو ئۆسا جافری ناو ئەمر خۆیان کردەوە لە شۆن ئەوەی کە ئەم حەمە ساعی شیرینی هەزیسە ئەویش پیر بووگە ناتوانێت بەنگایکە کوڕی هەز بەنگایەکە عەداک من هەموو کوڕ ئۆسا جافرە هەر هەز شعیبی ناوە و ئەوەی تر کەسێک مەسەڵەن سەری دەرچێکەمێک بەنگایک ئەکا سێوان خۆ من دەگەڕێم کێوان کە سەوان گیانکەوە سێوان خۆ من دەگەڕێم کێوان بەخوا جوانیەکەوەی تۆیەوە براسەری لێم سێوان بەخوا جوانیەکەوەی تۆیەوە خاڵۆ سەری لێم شێوان پێکیا و گێرەتارم بەدامی زۆڵێفی خاودێ کەوێڵ بریتیە لە خانوویەکی بچووک لە ناو باخەکاندا دروست کراوە ئەم خانووە بە مەبەستی پشودان و حەسانەوەی باخدارەکان بەکاردەهێنرێت لە وەرزە گەرمەکاندا جێگەی نیشتە جێبوونی باخەوانەکانە
بەشێکی زۆر لە گوندنشینان لە وەرزی بەهاردا کە وەرزی کار و فەرمانە بە مەبەستی خزمەتکردنی باخەکان ڕوو لە موڵکەکانیان دەکەن. ڕۆژانە ئەندامانی خێزان لەناو باخەکاندا کار دەکەن، لە کاتی ژەمەکاندا دەگەڕێنەوە بۆ کەوێڵەکە و پشوو دەدەن. هەندێک جار خزم و کەسوکاریان لە شارەکانەوە سەردانیان دەکەن، لەلایەن گوندنشینانەوە میوانداری دەکرێن و پێکەوە چەند ساتێکی خۆش بەسەر دەبن. تقریبا 6 مانهانی لەگرا وەلحەزتدا یەغڕچیان نەڕوینەوە ئەوەتە تووەفەرەنیما هەست لە شوون تووەفەرەنیە بیبارە وەشنین لۆبیە سەوزە وەشنین بامیە ئەوەشنین ئەم مەسە کەشاوەردیگەلە ئەنجامەین هەنارمە هەست هەنجیرمە هەست هەڕویشە و گێڕاسوولمانانە هەست ئەمانمانە هەن وە سەوزەواری گەوەشنیت بوو خواردن خێعەر و هەمزی و ئەمانە من حیوانداریش بووم ئیسێ حیوانەکەم نەماگا ئەم زەوی مەویچە هین ئێرز باوکم نییە ئێرز بەسە پەدەریم نییە خۆم سندگم بەلای یەک نەفەرە و ناوی قەیغافەت هەڵا بوو ئەلبەتە ئیسا ئۆتەفۆتی گرگا ئیتر ئەم زەویگەلمە سند و زەویەکانم جیا کردەوە بوو مناڵەکانم حەیەکی تیکێکم بێداگن ئەوتە 4 کوڕمەت هەرێکی ئەوەتە تیکێکم بێداگن و خۆی ماڕێزێکی مێشکە بوو خۆم بۆژنە هالێ دێەوە یاڵەوە دوای ئەمرەکەی تۆ ئیتر ئێمە ئەمە زیندگیمانە بژارەکردنە و تووەفەرانیە و ئەمە زیندگیەکەمانە لە شوونەوەیکە ئەوای مێراوی هەیوە خۆم ئەوانی نیمەی ها لە بەڵەنە و نیمەی ها لەم چەما و نیمەی ها لە جێگەی ترە و هەستی ئەوتە تووەکوردی هەست هەستی گوێزی هەست هەستی حیوانداری هەست هەستی تووەفەرەنی هەست ئەوان گەر وەگیمە ئەوتە مەشغوڵن ئەمە چەند مدەتێکە بووگە بەم باغداریە حیواندار بوون ئەوەڵ بەهارە چوون ئەم کێفە بەرزەگەلە ئێمە ماوت پێی هەوارنشین ئەچون لەو هەوارگەلەوەدا دەستی هەوارە ئەم هەوارەکە ماگۆستەوە چین ئەو هەوارەکە ماگۆستەوە ئەچین هەوارەکە فەقەر ڕوونکاری ما کرد حیوانداری ما کرد ئیتر ئەم ئێقلابە هات بەرە و ئەو حەساوە نەما مردم زاتیان نەکرد بڕۆن و بوو بەم قومپارە و غەیر و زالیکە مردم زاتیان نەکردن ئیتر ئەمە درەست کەشاوەردیە داهات و ئەم تووەفەرەنگە کەشاوەردیە داهات و مردمی تەوەتە دەستی لە وڵاواری و لە جفتوگا و لە حیوانداری کیشاگە ئیتر حیوانداری هەر مقداری تری هەست وەلم ئەوە نەگوەی لەوە بەر نەوە زەمان قەدیم زەمان قەدیمە چونەوە هەوارگەلە ڕۆنی ئاکرد و کەشکیا دەبەسە کرد و ئابۆ جۆرە بوو ئیسە ئەو بەرنامە نەماگا ئیسە بووگە بەم دەرەست کەشاوەردیە بووگە بەم تووەفەرەنی و باغداریە ئەلبەتە هیچ کامێکیشما ئەوە دەرامەتمان نییە مەسەن ما هاتۆ ساڵێتر هاوسایەکمان لێرە بەناو مەحموو هاوسامانە شەوگەل ها لەگرا هەرچی شەوە لەتە خێزانەکەی هەڕاستێتی بوو ماڵێمە شەونشینی ئێمە دەچین بوو ماڵەوان ما باقی هاوسەکانی چبارکانێکیا بنیشن هامشو یەکەکەین و لەناو یەکە لە ڕێحم خواوە ناوچاتەوە و مەسەلەن هامشۆرەت ماس و خاسیچین لە ناو یەکە دڵپاکین ئەم ئەوای ئێمەیچە بەهار پاییزە چینەوە داگەتەی بەهار تینەوە ئەو وازیاتە هالەو کەوێڕا تو چاوە پێکەفکە هیچ کامێکی ناوەینەوە لە ڕەحم خواوە ناوچاتۆی ئەهل و ئەمانن ئێمە دز و درۆزن و ئەمانمانە نیەتی ئاوای مێراوە هیچێکمان نیەتیە لە شوونەوەیکە ئەم زەویە لە من سندێکنم هین ئێرز مەسەن پەدەری باوکم نین ئێرز پەدەری باوکم کەم بوو ئەلبەتە مەسەن نەگەی پێیمانە ئیتر ئاویشمانە و چووکم لەوە کیفە بەرزەوە ئەهێن پێ کێف کوچووکم لێ پێژن لێنە ئاوی لێ نەبووگە هاوردێک مەسە و ئاوەکەم هاوردگەسە و 3500 میتر شنگی برگە 135 پیاک فقط کاریگەری برگە ئیتر خەلکی بەجێگەی خۆی ئەلبە ئەو ڕزگارە من ئەوماوەردە و ئیسە وایە نەمەتانی بێرمیەوە ئیسە خەلجەکە گرانە شنگڵ گەران بووی نەمەتانی بێرمیەوە ئیتر مە لەگرە زیندگی خۆماکەین شکر بوو خۆ ئەگەر بژم مەسەن ئەماکە بە سەرمایەدار وەمانە ئێمە سەرمایەدارمە فقط بەدەست خۆوە خوامان لێ ڕازی بێت و هاوماڵمان بەدەستمانەوە ڕازی بێ هەرومانەگەرەکە
داری تو پانتاییەکی گەورەی لە باخەکانی هەوراماندا گرتوتەوە. لەو دارانەیە تەمەنێکی زۆر دەکات و نەخۆشی و مێرووی زیان بەخشەوەندە کاری لێ ناکەن. ئەم دارە زۆر لەگەڵ کەش و هەوای هەوراماندا گونجاوە. بایەخێکی ئابووری زۆری هەیە و لە پاڵداری گوێزدا بە تەمەنترین و ڕەسەنترین درەختەکانی ناوچەکەدا دەنرێت. لە وەرزی پێگەیشتنی بەرەکەیدا پێویستە بنی درەختەکان گسک بدرێت بۆ ئەوەی لە کاتی وەرین و کۆکردنەوەی تۆکاندا خاوێن بێت و زیان بە بەرەکەی نەگات. لە هەر ناوچەیەکی هەوراماندا چەند جۆرێک لە تو بایەخی پێدەدرێت. لەم گوندەدا جۆرەکانی پاوە، شام، کۆمارە، شەمێران نێژراون. توی درەختی لەو میوانەیە بە مەبەستی خواردن و چارەسەری نەخۆشی سوودی لێوەردەگیرێت. دەست بەکارە هین ناوڕازمانگ بەهارین ئەم تووە گیاکەی لاوەین ئەوەختە تەڕیە ئەڵێن گزی ئەڵێن پاکیەکەین و تەمیز ئەوەختە ئاوی ئاو و تووەکە ئەڵێ نێژین لەو دوایتە دەستمان ناگەی ئاوی بین تووەکە ناوێ ئافرەخواتەوە تووەکە ئافرەخوا زۆردی نییە زۆردی نییە بەقەوە و ئاو کەمیین بێخەکەی ئەناوین ئاوی کێڵین ئیتە دەسی لێکێشین ئاوی ناڵین ئەژین با زۆردەوە بێ لە دوای ئەنجامی تێرین ئەوەڵبەری دوو بەرسێبەر هەڵەگرین دوای دووە بەروی سێبەر ئەوەڵبەر ئەیکەینە ناوبەر ناوبەرەکەی تەمیز دروستەکەین و وشکیەکەین و لەبانە و ئەوین ئەیکەین کارتۆن ئەفرۆشین ئەدەین بە دوکاندارەکان. توێ زۆردەکەی ئیتە ئێمە دەستی لێکیشین ئاوەکەی نایەنجی بە وشکەوێ بەقەوە هەر کای بای هات وەک ئیمڕۆ بایکی هات وەری زەوی خۆمە تووە وشکەکەی بێتۆمەکەی هینەکەی کورە زۆردەکەی ئەچنینە جیایەکەینەوە ئەوەی نەبانە وشکەکەین ئەیکەین ماڵەوە ئەمەوە هەر ڕۆژێکیش بیتەکنین وەختەکنانی بێ زۆردەکەی جیاکەینەوە بێتۆمەکەیش هەروە پاوەکانیش هەرکامێکی باش بێ هەروە خراوەکەیکی ئەچنی پاوەکە ئاوێتە ناوبەرەکەی ناکەین پاوەکە وەڵای من هاتکەمەگرە بنێ توینەوەگە لە یانی لە باخی تریەوە بووگە کەف لێ بڕینی ئەوە پاکسازی کردنەوەی تو بە دەردمان ناخوات چە هەمی ساشڕۆعی کردو دەستی کردە تو دانیان توەکانی دانیاگە ئیستا توەکان هاتکن بەر و ئەو وەختە سەمەریا لێ خۆین و ئەیا چنینە زەحمەتە کێشین و ئەوی زەحمەتی کێشاگۆ ئێمنی گوندی میرا و گوندێکی ئارام و خۆشە لەم وەرزەدا بەهۆی بەرزی پلەکانی گەرماوە چۆڵ بووە ڕێژەیەکی زۆری دانیشتوانەکەی ڕوویان لە باخەکان کردووە هەر کەسە و لەلایەن خۆیەوە خەریکی کار و فەرمانە و توێشووی زستانیان کۆ دەکەنەوە.